ئێمە بە مێشک بە زهن ئەزانین کە هەموو شتێک لە دەستی خوادایە، جاخۆ ئەوە ئینکار بکەی کافری پێ ئەبی. بۆ قەلق ئەبین، بۆ ئسترس ئەمانگرێ، بۆ ئەترسین، چونکە لە مێشکە ئەزانین هەموو شتێک لە دەستی خوادایە، بەڵام لە قەلبانە. ئێمە گەرەکمانە لەم بەرنامەی سلوکەدا کاتێک بەحث ئەکەین کە نەفسمان لەگەڵ نەفسە کار بکەین تا نەفس حاڵی بکەین تا حاڵیمان بکات، گەرەکمانە لە مێشکە بێتە ناو دڵ، بە دڵ بزانین کە هەموو شتێک لە دەستی خوادایە، بە دڵ ئیمانمان ببێت کە هەموو شتێک لە دەستی ذاتی ئەڵڵادایە. ئەو کاتە ئیتر ناترسین. ترس بۆ مرۆڤ ئاساییە، هەموو کەسە بەشی خۆی ئەترسێ، هەموو کەسە بەشی خۆی قلقی هەیە، بەڵام چی وات لێ ئەکا کاتێک کە کارەکەت لە دەستدا شەو خەوت پیا ناکەوێت، مەگەر تۆ ناڵی ڕازق ئەڵڵایە. ڕازق شغڵەکەت نییە، ئیشەکەت نییە. ئیشەکەت تا ئیسە بووەتە سبەبی شغڵت، ئایسە خوای تەعالا ئەزانێ کە دواتر چ سبەبێکت بۆ بڕخسێنێ، چ شتێکت بۆ دروست بکات، وەخوای تەعالا چۆن لەگەڵ تا مامەڵە بکات. کەواتە ژیان لە ئیستادا، ژیان لە ئیستادا یانێ مامەڵەی پتە و لەگەڵ ذاتی خوای تەعالادا. من ئەلحان دانیشتووم ئیسە ئەرکی منە بزانم ئیستا ئەلحان چیم پێ ئەکریە. خب ئەوەی کە گوزەراوە تازە گوزەراوە، ئەگەر بتوانم عیبرەتێکی لێ وەرەگرم بۆ ئەوەی هەڵەکانی ڕابردووم لە داهاتوودا تکرار نەکەمەوە. بەڵام ئەوەی کە نەهاتووە نازانم چی ئەقۆمی، وەلی ئەلحان زینوم، ئەلحان هەناسە ئەکێشم، ئەلحان من ئەسیری خاک نیم، وەلحان پەککەوتوو نیم، وەلحان ئەتوانم لە هەر حاڵێکی ژیاندا بم، چە ساغ بم، چە نەخۆش بم، چە لەسەر جێگا بم، چە ساق و سەلیم بڕۆم بە ڕێگادا، ئەتوانم بڵێم لا ئیلاهە ئیلا الله، ئەتوانم بڵێم ئەستەغفر الله، ئەتوانم هەستمەوە 2 ڕەکعەت نوێژ بخوێنم.